سڵاو ئەم دیاردەی ئەمڕۆ قسەی لەسەرەکەین دوای ئەوەی کە لە سۆشیال میدیای خۆم لەبارەیەوە پۆستێکم کرد قسە و باسێکی زۆر و سەرزەنشت و حتا ئیستیفزازکردن و ژنێویشی بە دوای خۆیان هێنا. ئێمە لێرەین دیاردەی کۆچ دیاردەیەکی ئەتوانم بڵێم جیهانیە، هەر کورد نییە کۆچەکات و دیاردەی کۆچ بە سەدان بەرنامەی لەسەر دروست دەکرێت. هەر لەو ساتەوەختەی کە کوڕێک کچێک پیرێک گەنجێک قەراری سەفەرکردنە بۆ وڵاتێکی تر بۆ خۆی بابەتی بەرنمەیەکە، ڕێگەکەی بابەتی بەرنمەیەکە، هۆکاری کۆچکردنی بابەتی بەرنمەیەکە، ژینگەی ئەو وڵاتی کە تایە ئەژی بۆ ژینگەی ئەو وڵاتی کە تایە نیشتەجێ بێ بابەتی بەرنمەیەکی ترە. بەڵام ئێمە باسی یەک بابەتەکەین کاتێک کوردێک ئەگاتە وڵاتێکی پێشکەوتووی دنیا بە نمونە ئەوروپا چۆنی ئیشەکات لە دروستکردنی وێنەی کوردستان. بەداخەوە سەرزەنشت و قسەکان ئەوە بوو کە کوردستان وڵاتێکی نائارام و تا دواییە بۆیە گەنج سەفەرەکات و بەشێک لە قسەکان منطقی تایە. بەڵام قسەکە ئەوەیە کە من بە نمونەیەکی خۆم باسم کرده بوو کە ڕووداوێک بەسەر خۆما هەدەیەکێک لە وڵاتەکانی ئەوروپا چوومە بنکەیەکی پۆلیس، لە بنکەی پۆلیسەکە کابرا هەر لاپتۆپەکەی هەڵایەوتی بەست تکایەتخوا ڕازگۆ بە لەگەڵما. بەو ئوسلوبەش نا وتی درۆم لەگەڵ مەکە. کەوتی لە مناقەشە لەسەر ئەوەی کە تۆ چۆن وا بەم نەڵێی؟ وتی یعنی ئەمە قسەی ئەو بوو، وتی لە 100 پەناهەندەی کورد یەک پەناهەندە هەیە ئەو کەیسەی کە پێی هاتۆتە ئەم وڵاتە کەیسێکی ڕاستی بێ. ئەمە بەلایەک گریمان ئەو کەیسەی کە تۆ بە کەیسێکی ناڕاست لە وڵاتێکی ئەوروپیا خۆتی پێ لە قەڵەمەیی لە پێناوی مافی پەناهەندەیە. بەڵام ناو یعنی زۆربەی کوردەکانمان بە ناوی خۆشیانەوە خۆیان ناونووز نەکردو لە وڵاتانە. جا قسەکە ئەوەیە پێتانوانە بێسا بە وردی باسی و بابەتاکەین، پێتانوانە بێت کە وڵاتێکی پێشکەوتووی جیهان کە تۆ ڕووی تەکەی گەیشتۆ تام ئاستەی پێشکەوتن نەزانێت تۆ ڕاستەکە یا ناڕاستەکەی. بەڵام ئەو ئیشی بۆ نییە چکە کاتە کوژێ و ئێستا باسی شێکەین. بەڵام لە کۆتاییە ئەو وێنەی پیشانەیات کە من و نمونونەکانی من و ئێمەی کورد لە دەرەوەی کوردستان وێنامان کردووە. بە خۆشحاڵیەوە بە میوانداری سێ میوانی بە ئەزمون لەگەڵ کۆمەڵە ڤیددیۆ لە دەرەوەی کوردستان ئامادەمان کردووە. دکتۆر ژیار ئاغاپوری زۆر بەخێربەی. تایتڵەکەتم زۆر بۆ گرنگە کە بە وردی باسی بکەم لە بڕۆی کە خۆشت پێدوا بووکان بەرنمەیەکی ئەستیارە و لە دوای پۆستەکەشەوە جەنابەت تەشریفت نوان پێت خۆش بوو بەشداری بکەی لەگەڵمانە و زۆریشم پێخۆش بوو. مامۆستای پەیوەندی نێودەوڵەتی لە زانکۆی ئەمریکی کوردستان زۆر بەخێربەی و توێژەری بواری کۆچ لە زانکۆی ئابووری و سیاسەتی لەندەن. یعنی ئەزمموی دوو زانکۆت هەیە، پێما بێت دوو کاتژمێری تریش دەردی سلەیمانیانە تارەت هەیە بۆ لەندەن. هیوادارم دوار نەخەین و سەفەرێکی سەلامەت بێ. و هەروەها ڕۆشنا جەمال مامۆسای زانکۆ و هەروەها ماجستەر لە جینۆسایت لە وڵاتی ئەڵمانیا جەنابیشت بەخێربەی. هەم پێگەکە دۆکو مامۆستا و هەم ژیانکردنیشێ لە وڵاتێکی پێشکەوتووەکۆ ئەڵمانیا و ئەو ئەزمموی کە ئێمە باسیەکەین. و هەروەها ئاڤان ئەدهەم چالاکوانی مەدەنی. ئەمە تایتڵەکەتە و ئەزمموی ژیانکردنە هەیە لە دەرەوەی کوردستان و کەم تا زۆر لە یەکێک لە کونسڵخانەکانی کوردستانیش لەبەر پرۆتۆکۆڵ ناوی کونسڵخانەکە نابین کارەکەیت. بارحاڵ بە وردی ئاگاد لەم بابەتەیە و هەندێک ڤیددیۆمان هەیە لە هونەرمەندان لەو بەڕێزانی کە
کاری وەرجێڕانەکەن ڕۆژنامەنووسان لە دەرەوەی کوردستان بەپی دەرفەت هەوڵین هەموو ڤیددیۆکان پلەیکین و ئەم میوانە بەڕێزانش لێرن هەر قسەیەکتان هەبووە مە لە خزمەتانێن. دکتۆر جان زۆر بەخێر بی. ئەم بابەتی ئێمە ئەم تۆپیکی کە ئێمە هەڵمان بژاردووە قسەکەی من لەسەر ئەوەیە ئایا ڕەوەندی کوردی لە دەرەوەی کوردستان توانیوێتی وێنەیەکی جوانی کوردستان پیشانی وڵاتانی دەرەوە با هەڵبەتە من زۆر دڵنیایی لەوە ئەەکەمەوە و خەڵکی زۆر بەتوانە و بە ئەزممویش لە دەرەوەی کوردستان هەیە بەڵام بەداخەوە کەمینەکەن. ئێمە ئەم بابەتە زۆر گشتگیر ناکەین بڵێن ئەوەی کە لە دەرەوەی کوردستانە ئیتر وێنەیەکی ناشرین یا جوانی کوردی پیشانناوە. منەمێ جەنابەت بەڕاشکاوی باسی. زۆر سپاس کە دەڕون بۆ بەرنامەکەت زۆر ئەنگشتین کرد. من پێماوە پرسیارە زۆر لایەن هەڵدەگریا لە پێشدا بڵم وێناکردنی ینیەوەی کە پێڵەن پرسەپشن وێنایەکی وڵاتێک لە شوێنێکی دیکە تەنیا ناگەڕێتەوە سەر ئەوەی کە ڕەوەندی کوردی نیشانی بدای ڕەوەندی وڵاتێک کە نیشاندا زۆر فاکتەری کێ هەیە بۆ وێنە ڕدۆخی سیاسی ئابووری کۆمەڵایەتی ژێوپۆلیتیکی ناوچەکەیە کە تەسوورێک نیشانەدا وێنایەک دەکا کە تۆ لە دەرەوە چۆنت ببینن ینی لە پێشداوە بڵێن ینی ئەگەر ڕەوەندی کوردی بی هەیە وێنایەک بکە ڕەنگە هەر نەکوردی هەر لەوەندە ئەو دیاسپۆرا بڵێن مەسەن دیاسپۆرا وڵاتێککە توانین بڵێن کەمتر لە 10% ئەو وێنایەکە لە وێنە گشتەکەیە کە نیشانیدا بەڵام ئەگەر بگەڕێنەوە سەر هەر ئەو 10% تەمەژای من وای دادنێم کە 90% ئەو وێنایی کە لە کوردستان دەرێت پەیوەندی بەوە نییە کە ڕەوەندی کوردی لەوێت چی دەکا ئەوە شتێکی زۆر ماینەرە ینی زۆر چووکەیە گەربین لە تەسویرە کوردیەکەدا دەمەشاکی بەڵام ئەگە بینە سەر هاو بڵێن لەو 10% کە ئەو وێنایە کە دەکردێت لەوێ من پێم وایە ئەوەش هەر زۆر جیاوازە ینی ڕاهەندی زۆرە ڕاهەندی کۆمەڵایەتی کەلتوری دەرونی زۆرە پرسیارەکە زۆر گشتگیرە من دەتوانم بڵم هەم هەم نا بۆچی چونکە هەر ئەو کەیسانی مەسەل جەنابەت باسی کرد وا دەکا کە لایەنێکی ئەوەی کە بە تایبەتی لە ئەوروپایەکان لە هندێک لایەنی ڕیسیستی ئەوروپایی دەیان هەیە لە مەسەلەی پەنابەری کەڵک وەربگرن بۆی کە کۆچبەرەکان بکوتن هندێک لەو کەسانی خۆمان کە لەوێن ئەو ئامرازە دەندەست ئەوان کە بتوانن زیاتر دژی کۆچبەرەکان بەگشتی بوەستنەوە نەتەنیا کوردەکانەوە ینی گشتیانی هەموو تەنیا پەیوەندی بە کوردیا بەڵام لەلایەکی دیکەشەوە من توان بڵم نا چونکە ئێمە دیاسپۆرای کوردی کاریگەری زۆر پۆزیتیڤی بووە لەسەر بزوتنەوەی تەنانەت ناسیۆنالیستی کوردی لەسەر ڕوونکردنەوەی دنیای دەرەوە کۆمەلگای گشتی هەم لە پابلیک دیپلۆمەسیدا هەم لە تەنانەت زۆر هێنان ئاخری کە وردە لۆبی دەکەن بۆ مەسەلەی کورد لە کوردستان کەسانی زۆر بە ئەزمون و باشمان هەیە ئێمە نمونەی مەسەن دۆبێنم کەسێک مەسەن دروستە ئەو کەسانەمانەیە کە ڕەنگە بچن چەندین کاری ئەوەی کە من پێ لە نۆرمی کۆمەڵی بە نەشیاودا بنین بەڵام لایەنی کەمان هەیە کە زۆر کەسی بوونەوەکو کۆچەر بیرکارمان هەیە کە دێتە بەسەر دەبێتە نمونەیەکی جیهانی و تەسوورێکی گەورە لە کورد نیشاندا کە هەموو ئەو شتێک کە ئەو تەسوورە شکولانەی کە لەسەر کورد و نێگەتیڤ ساکراوە لە پڕدا دەیسترێتەوە باش بەڵام ئەوەی کە یەک من تەواویکەم ببوورە ئەمای کە دەڵێ کە مەسەلەی ئایا ئەو کۆچ بەرانە کە ئەو کەیسانی کە ناوت باس کرد دەدەن زیاتر من دەتوانم بڵم لە بەستێنی گشتی کۆچدادە یعنی تەنیا کورد جیاوە ناکرێتەوە لێدا کورد و مەدلیست و ئەفریقایی و هەمووی وەک ڕاوێنە دەکرێت پێمانە کورددا بکرێت باشە من قسەکەم ئەوەیە ئەو ناڕاستیانی کە تاچێکی کورد لە وڵاتێکی ئەوروپا ئەیکات ناومان لێ ناوە کەیسی مەحکەمە چوزانم ئەمە کاریگەری لەسەر وێنە گەورەکەی کورد نییە لێرە یعنی سەیرەکەی من با ڕاشکاو بینیانی بەڕاستی ینی خۆمانە ڕەنگە ئەم ڕووداوانە لە ناو کە سوکاری خۆشمانە ڕوویا بێ برا خوشکی خۆیەکە بە ژنی خۆی ژنی خۆیەکە بە خوشکی خۆی چوزانم حتا دین گۆڕینی هەیە حتا ڕەگەز گۆڕینی هەیە حتا مەسەلەن سیرەکەی هەندێک کەس پێشەوەی سەفەری دەرەوە بکە لێرە کەیسێک بۆ خۆی دروستەکە و لە ڕێی سۆشیال میدیاوە ڕەگەزی خۆی گۆڕی و تا دوایی و تا شتەکانی تر ئەمە کاریگەری لەسەر سوم ئەو ناوی کورد نییە لە دەرەوە من پێم وایە زۆر کەمە کاریگەرێکی بۆچی جوایە لەبەرەوەی کە تەسوورێکی کە ئێستا لە کورد بە تایبەتی لە دوای داعشەوە ساز بووە تەسوورێکی زۆر بەهێزە ینی پرسەپشنێکی زۆر بەهێزە
هەندێک لەو شتانە هەیە ئەو درۆیانەی کە بۆێنە ئەوش مەجال بم باسی دەکەم کە هۆکارەکانی و درۆیانە درێژەی بەرنامەکەدا بەڵام ئەو تەسوورێکی لەسەر کورساز بۆ تەسوورێکی زۆر پۆزیتیڤ ئێستا جا من دوای ئەگە کات بوو باسی دەکەم کە چۆن ئەو شتە باش ئەوە هەر بە کورتی پێم بڵێ تەن دروستە دروستە مەسەرەن دروستکردنی کەیس پرسیار ناڵم ئەران ناتوان بڵم ئایانە چونکە بەڕاستی هەردووکیان ئەگە بڵم نا زۆر دێتە سەر و نامێ زۆر فەلسەفی کەمە بەڵام کانت باسێکی جوان هەیە باسی درۆی ئەخلاق دەکات ethics of lies دەڵێ تۆ وەکو وایە قاتڵێک کە پیاوکوژێک وە دوی نەفرێک بکەیە تۆ لە ماڵەکەی خۆت و کەسە داڵ دەبدەیت ئایا تەندروستە من درۆ بکەم بڵێم ئەو کەسە بەڵام ئێستا مەسەرەن یەکێک لە هونەرمەندە دیارەکانی ئەتوانم بڵێم هونەرمەندێکی جیانیشە کاکسم کۆ ئەحمەد هونەرمەندێکی فەنانێکی تەشکیلیە پێم وابێ چەند کەسێک لە وڵاتی ژاپۆن با بڵێن ڕەگەزنامەی هەیە بەڕێزیان یەکێکە لەوان و ئێستا لە وڵاتێکی یەکێک لە وڵاتەکانی ئەوروپاژی تقریبا پۆزتیڤ سێری بابەتەکەکات بەڵام ئەڵێ ئەوەندە کەیز لەسەر ژن و لەسەر کوشتنی ژن و بەربانی کوشتنی ژن هاتوۆتە دەرەوە ئەم وێنەیەمان لەسەر دروست بووە بەڕاستی من وەکو خۆم وەکو شەخص پێم دروست نییە بەڵام وەکو کەسێک کە بێنم باسی دیاردەیەکی کۆمەڵاتی بکەم ناتوانم بڵم دروست یا ناحەز چونکە دەبێت بەستێنەکەی لە نەزەر بگرم باش تۆ تێچیم بۆ من هاوڕام لەگەڵ دکتۆر لە هەندێک خاڵا بێگومان دکتۆر دیارە ئەزمونێکی زۆر باشی هەیە لەوێ شتەکان زۆر بە منطقی ئەبینێت و باسی ئەکا ڕەوەندی کوردی لەوێ بریتی نییە لە تاکە کەسێ بڵێ من کوردم خۆی بڵێن بچێتە پێشەوە ئەگەر کەسی ناڕاست و دروست تەقدیم کە ئەگەر بۆن من تاوانێک ئەنجامدا ئەو بەشێکە لەو ڕەوەندە گەورەیە لە کۆمیونیتی کوردی لەوێ و کوردەکان تاکو ئێستا لەوێ بە عێراقی کە ئەڵێن ئەمە خەڵکی عێراقە بە ئێرانی بە تورک بە خەڵکی تورکیا بە خەڵکی سووریا لە ناوە برێن ئێمە ناسنامەیەکی نەتەوەیی و باڵێن نیشتیمانیمان نییە لەوێ بڵێ ئەمە بەڵام کاتێکێتە سەر پۆڵێنکردنیان بە پێی با بڵین ئەو نەتەوانی کە لێەوەی هاتوون دەڵێن ئەمانە کوردن بەڵام ئێمە پێناسێکمان نیە بڵێن ئێمە بڵین خەڵکی کوردستانی وەکو کوردستانی مامەڵە بکرێن باشە بە پێ و تەجروبە بۆ ئەزمونەی کە جەنابەت لێ ژیاوی ئەو قسانەیە ئەو ناڕاستیانە یا ئەو ناوی خۆی بە هەڵەیە دینی خۆی گۆڕیوە چوزانم ئەمانە کاریگەری نەبوو لەسەر خۆلانی کەم ئەو دادوەری کە لە ناو دادگاکە پەڕاوەکە هەڵایەتەوە ئەزانێکە ئەمە کووردە و پێشتر چەندین کوردی تر با بڵین شتی ناڕاستی لێ ئەمە کاریگەری نییە لەسەر سومعی کورد لەوێ بەڕای من زۆر کەم چونکە من خۆم چەند ساڵانێک با بڵێن کاری وەرگێڕیمە کرد لە ناو دادگاکان باشە لە ئەڵمانیا لە بەرلین و کاتێک کە تەقدیمی لەجوئیانە کرد پەنابەرەکان من تەمان بۆ سووری بە عەرەبی و کوردیش ئەم کرد کەواتە با بڵێن پەنابەرێکی زۆرم بینی لە وڵاتانی کوردیشی تیا بوو بێگومان کاتێک کە ئەو یەتە پێشەوەکو دکتۆر ئاماژەی پێکرد بۆ نمونە ئێزدیەکان پێویست ناکە کەیس دروستکەن ئێزدیەکان تعنیفێکی با بڵێن کۆلەکتیڤ گشتیان لەسرە بەپێی لەو کاتەیە ئەو وڵاتانە بڵێن ڕێنماییە قانونێکی تایبەت دەرەکا بە ئێزدیەکان چکە ئەوان با بڵێن پێدانی لەجوو بەپێی ناوچە ئەڵێن ئەم ناوچەیە پێویستی بە پاراستنە ئەم خەڵکە لەم ناوچەیە هەڕەشە لێکراوە بە بۆنەی جەنگەوە بەپێی پێشکەوتنەکانی تەکنۆلۆژیا و پەیوەندی هەرێمی کوردستان بە دەرەوە ئێستا ئەو ناڕاستی ئەوترێت کە کەسێک بۆ نمونە باسی ئێزدەکانەکە مەسە ئێزدی نەبێ و بڵێ ئێزیدیم ئەوە باوەڕ ناکەم چونکە من خۆم ئەو کاتی کە ئێزدەکان هاتنە دەرەوە هەمووی با بڵێن بوون بە پەنابەر لەوێ هەمویان ئەو ڕێژەیە کە هاتنە دەرەوە نەدەتوانی ینی کوردی با بڵێن غێری ئێزدی نەیەتوانی بڵێ من ئێزدیم بەڵام ئەمە نەک هەر کورد ئەمەی کردو کە کەیسی دروست کرد چکە تۆ قەزیەکی عامە نیە کوردستان هەرێمێکی سربەخۆیە بە شێوەیەکی ڕسمی و حکوومەتی هەیە پەرلەمانی هەیە پۆلیسی هەیە ئاسایشی هەیە لەبەرەوە تۆ ئەم وێنایە ئەدرێ بە دەرەوە و ئەو وڵاتانە بەردەوام داوای ڕاپۆرتەکەن لە کۆنسڵگەرەکانی خۆیان لە سەفارەتەکانیان بەڵام پێم وابێ ئەگەر ڕێگەم پێوی کاک دەروون ئێمە تەنها ڕەوەندی کوردی ئەو بەرپرسیارەتە ناخاتە سەرشانی کە ئیمەیجی کورد لەوێ چۆن نیشان بە ئەوە بەرپرسیارەتی
بەڕاستی حکوومەتە بەرپرسیارەتی بەرپرسەکانە بەرپرسیارەتی ئێمەیە کە توانیمانە من نزیکی پێش 26 ساڵ من چوومەتە ئەڵمانیا ئەوە ئێمە خۆمان پێگەیانەوە ئێمە لە جیلێکی ترین ئێمە با بڵین هەلمان زیاتر بۆ ڕەخسا ئێمە کاتێک کە چوینە ئەوێ چکە لە دوای 1992 لەوێ بڕیارێ دەرکرا کە هەموو کوردەکانی لە عێراقەوەیان لە جوئی سیاسیە ئینسانیان بنێ ماوەی چەند ساڵێک بەڕاستی هیچ پێویستی ناکرد من کەسێکی درۆ دروستکەمە و کاتە بۆ خۆم منیش تەقدیمی لە جووم کردو لەوێ وەرگیراین و بەگشتی یا لە جوئی سیاسی یا ئینسانیان ناینی و ئیقامەیان ناینی کێشەمان نەبوو بەڵام ئەوە بەرپرسیارەتی ئێمەیە ئێمە بتوانین بەڵام ئەمان ئێستا کە هاتوون بەڕاستی ڕنگدانەوەی ڕێک ناو کوردستانیان پێوە ئەبینی بەو گەنجانەوە سەر لێ شیوایەکیان پێوە ئەبینی نادیاریەکیان پێوە ئەبینی گەنجی ئێرە باسی کرد کاک دەڕونوتی ئێمە نابێ باسی بکەین بۆچی ئەڕوات نە ئەبێ باسی بکەین نەمون نابێ باسی بکەین وتم ئەو ینی دیاردەی کۆچ سەدان گۆشەنیگای هەیە ینی ئێمە لە کاتژمێرەکان ناتوانین باسی هەموو گۆشەنیگاکانی بکەین ئەکرێ بەرنامەیەکی تر بکەین هاوڕاتم یەک دنیا قەیران لە وڵاتە هەیە یەک دنیا نائومێدی و دڵشکانی گەنج لە وڵاتە هەیە بۆیە ئەمە بۆ معنای نییە کوردستان شامی شەریفە و خەڵک لە خۆشییا سەفەرەکات نا من مەبەستمەوە نەبوو بەڵام ئەکرێ لە بەرنامەیەکترا باسیەوە بکەین گەنج بۆ سەفەرەکە و گەنج لە چووە بۆ چوە سەفەرەکە ینی نەموت چکە ئەو خاڵم زۆر بەلاوە گرنگ بوو کە بیڵم ئەگەر نانا من هاوڕاتم بە سەدان و هەزار هۆکار هەیە بۆ گەشت ینی سەفەری یەکجاری گەنج بەڕاستی پێشووی بێمە لای تۆ یەکێک لە با بڵین هەم ڕۆژنامەنووسە هەم وەرجێرە لە یەکێک لە وڵاتەکانی ئەوروپا کاگاراس بە ڤیددیۆک بەشداری لە ڤیددیۆمان زۆر بۆ هاتووە حەدەلیمکان دەتوانین هەوڵین کە زۆربەی ڤیددیۆکان ببینن بابزانین کاگاراز وەکو هەم ڕۆژنامەنووسێک هەم وەرجێرێک لە یەکێک لە وڵاتەکانی ئەوروپا چێڵێت فەرموو. سڵاو لە تۆ کاک دەڕون سڵاو لە میوانەکانت بە خێراتمیان دەکەم بەداخەوە ڕۆناشرنی کە ئەکرێ بڵێن هاو نیشتیمانمان گەلی کورد لە دەرەوە وڵات پێشکەشمان کردووە ناکرێ بڵێن لەلایەن هەر هەمویانەوە بەڵام زۆرینەی هەڵەبژێرین کە ئەو ڕۆناشرنەمان نیشان داوە کە بەداخەوە ئەو کەیسە درۆینانەی کە هەڵیە بژێرین کە هیچ ئامانجێکمان نیە لە هاتنە دەرەوە بۆ ئەو وڵاتی کە دەمانەوە لێ نیشتەجێبین و داوای پەنابەری لێ بکەین کەیسەکان هەر هەمووی پێک دێتن لە کەیسی شەڕەف کەیسی هاوڕەگەزخوازی کە بەردەوام ڕۆژانە دووبارە بێتەوە لای ئەو بەرپرسە ئەوروپیانە باز لە شەڕەفەکاتن باز لە ناموسەکە باز لە هاوڕەگەزخوازی دەکاتن کە ئەمانەی ئەنجام داوە لە وڵاتەکەی خۆیدا ئەمە ئەبێتە خاڵێکی گرنگ لای ئەوان کە چۆن توانیوێتی لە کۆمەلگایەکی داخراوی ئیسلامیدا ئەم کاران ئەنجام بداتن ئەی بەیانی کە ئەم مافی پەنابەریت پێ بداتن چۆن دەبێت چی بکەیت لە وڵاتەکەی ئەودا کە هەموو ئازادیەکان بەردەستە بۆت کەیسەکان ڕۆژانە دووبارە بێتەوە لایەن لە هەمان کاتیشە ئێستا گروپێک پیابوونە لە نێو سوسیال میدیادا کڕین و فرۆشتن بە کەیسەکەن چ جۆرە کەیسێکت دەوێت چ جۆرە بەڵگەیەکت دەوێتن بۆ تەزویر دەکەن و بۆ دەهێنن ئەم گروپە ئامانجیان لە ناشرینکردنی گەلی کوردە و کوردستانە کە کەیسەکانیان هەمووی بنچینە لە بنچینەدا درۆیە و هەڵبەستراوە دروستیەکەن لە پێناو بەدەستێنانی بڕێک پارەدا کۆمەڵێک کەیسین زۆر قێزەوەن زۆر پیس ینی بەڕاستی ئیوەی نییە کە بوترێتن کە دووبارە ئەکرێتەوە گرنگترینشت ئەوەیە کە ئێمە ئەبێ ئامانجمان هەبێ لە هاتنە دەرەوەدا دەستخۆش من بۆیە پرسیار ناکەم بۆی کەوەی کە خۆتان ئامادەتان کردووە بۆم بڵێیت فەرموو. دەستخۆش وەڵای مامۆستا و دکتۆر هەنێ خاڵی زۆر گرنگیان ئاماژە پێیە باشە بەسەکانی یەکتری دووبارە نەکەین. بەڵێ من حەزما کرد هۆکارەکان و پاڵنەرەکان باسمام کردە بە زیارە ئەوە بۆ کاتێکتر و لەبەری هۆکاری زۆر هەیە وەکو خۆت ئاماژە پێیان ناتوانین باسی هەمووی بکەین بەس یەک شت ئەمە ئاماژەی پێ بەم کە پەیوەندی بە ئەوەوە هەیە کە چۆن وێنەی کورد پیشان ئێرێت لە وڵاتی دەرەوە ئەوەش ئەوەیە کە ئەم بەڕێزەش لە ڤیددیۆکە باسی کرد ئامانج کاتێ خۆی کە چەند ساڵێک لەوە پێش من لە ڕێکخراوێکی نێودەوڵەتی ئیشم کرد کە دەبواە ئیش لەگەڵ گەنجام بکەین کە ئەو کەسانی کە پلانیەوەیان هەیە بە ڕێگەی نایاسایی یاخود پلانی کۆچکردنیان هەیە بە هەر یەکێک لە ڕێگاکان
لە ڕۆژێکال تقریبان 25 بۆ 30 کەس مقابلەمەکردن کە قسم لەگەڵەکردن یەکەم پرسیارم نەمەوت یعنی دوای ئەوەی کە پلان هەیە بۆ کۆچ ئایان نە یەکەم پرسیار نەمەوت بۆچی ئەموت ئامانجە چیەکە گەیتەوە چکەمە تازە قەراری ئەوەی یاوە بڕوات یعنی تۆ لێرا پێویست ناکە باسیەوەی بۆ بکەی نابێ بڕۆیت و ئەوە خراپۆ لەوێ نا قەراری خۆی یاوە بەڵام ئامانجەکە و چییە لەوێ ئۆکەی ئەچیتە ئەوێ چی ئەەکەیت تۆ ئاگاداریەوەی کە بخوێنن کە بێ زمانەکە فێر بیت ئەبێ ئیشەکان چۆن بکەی لە کێوە دەست پێ ئەەکەی چی ئەەکەی پلانی تۆ چیە لەوێ لە نۆی ئەتوانم بڵێم هیچ ئامانجێکیان نەبوو ینی ئەمە زۆر دەوری هەیە بۆی کە دوایی لەوێ چۆن وێنەی کورد پیشانێن چکە کە ئامانجێکی نەبوو کە پلانێکی نەبوو لە مێشکیا بڵێ من ئەم ئەچم ئەواکەم بۆ نمونە تۆ هەر یەکێک لە ئێمە ئەچین بۆ بازار گەر تۆ نەزانی کە ئامانجەکە و چییە لەو ڕۆشتنە بۆ بازار یەیتەوە سەرەکەی هیچ نەکردەوە بۆ هیچ تێ ناگەیتەوە هەستەکەی کاتە بە فیڕۆیەوە ئەم کەسانش بە هەمان شێوە کە ئەبێ ئامانجی ئەتوێ بڵێ بابەتەکە هەر کەیسەکە نییە بابەتەکار ناوگۆڕین نییە بێ ئامانجەکە لە پێشەوەی کە ئەچنە ئەوێ ئەوەش پەیوەندی بۆە پاڵنەرەکان نە ئامانجەکە و پلانەکە و چیەکە ئەوە نەبوو تۆ کە نەزانی چی ئەەکەی لەوێ نەزانی بۆچی ئەڕۆی لەوێ ئامانجەکە و چیواز لەو بێنە لێرە چی پاڵتەیە و لێرە چی دەفعەکە بۆی کە بڕۆی بۆ ئەوێ ئەگەر بۆم هەبێ لەسەر ئەو قسەی ئەڤانخان منیش تێبینێکمە بێ بەڕای من ئەوە کێشەیەکی گەورە نییە بۆچی چوە کاتێک کە ئەچیتە ئەوێ گەنجبی پیربی مناڵبی ڕاوێژکار تێ لەوێ کاتێک کە ئەو بەنا کەمپەکان کەمپی لەجوو ئەوانی کە تەقدیمی لەجوو ئەەکەن ئەوانی کە ئەچن بۆ خوێندن ئەزانن بۆچی ئەچن ئەوە پێویست ناکە بەڵام ئەوانی کە تەنها ئەیانەوێ ژیانێکی کارامە و چۆنەڵی سەلامەت و خۆش بۆ خۆیان دابینکەن ئەمەش ئامانجە ئەو بەس ئەوەیەوێ بەڵام نازانێت چۆن بیکات بەڵام لەوێ ڕاوێژکارەیە لە کەمپەکان من ئیشیشم کردو لەوێ خۆم ڕاوێژکاری چەنەها خێزان بۆ باشە پێ دوایە ئەو احتیمامی کە تۆ و ساڵانە ئیشە کردو احتیمامە ماوە ئێستا لەوێ ینی ئێستا ئێمە کەس و کار و کەسی نزیکەیە کە چۆتە ئەوروپا یعنی ئەڵە لە کەمپەکانە بە ئاشکرا مەسەلەن ئیزعاجەکری ینی مەسەلەن بۆ نمونە دە کورد هەین لەو کەمپە بە ئەنقەز مەسەلەن کوردێک و ئەفغانیەک و پاکستانیە کە خاتە ژوورێکەوە ناچێت 5 کورد بخاتە ژوورێکەوە مەسەلەن ئەخر ئەو بە هەڵە لێ تێگەیشتە بە ئەنقەز نییە شتێک نییە لەوێ بڵێ ئەمە بە ئەنقەز کە کورد بەشێکە لە هەموو ئەو چۆنەڵی ئەو لاجیئانی کە ئەچن لەو کۆزبەرانە کورد یعنی بەڵام احتیمال شتێک هەیە ئێمە کێشێکی سیاسیشمان هەیە لەوێ ئەم مەسلەی ڕەهندێکی سیاسی گەورەی هەیە لەوێ کۆمیونیتی کوردی کێشەیەکی سیاسی قۆڵی مێژووی چۆنەڵی هەیەی لەگەڵ کۆمیونیتی تورک و عەرەب و کۆمیونیتی ئەفغانی و ئەم ئەفغانی بڵین تازەشە بەڵام ئەمەی لەگەڵ عەرەب و تورکە لەگەڵ فارس ئەمانە ئەمە کۆنن لەوێش ڕنگدانەوەی هەیە با بڵین سیاسەتمەدارێکی ئەڵمانمان هەیە بەڕەچەڵە کووردە بە ناوی کینان ئەنگین لە ئەڵمانیا قسەیەکی زۆر جوانی کردووە ئەڵێت هەتاکو پرسی کورد لە وڵاتەکانی تورکیا عێراق سووریا ئێران چارەسەر نەکرێت کوردەکانی کە لەوەیان هەمان کێشیان ئەبێ لە وڵاتانی کێ بۆ ئەچن لەگەڵ هەمان کۆمیونیتی ئەو وڵاتانەیە ئێمە کێشەکە لێرەوە ئەچێ بۆ ئەوێ بەڕاستی بابەتەکە کۆ بکەینەوە ینی با زۆر پەرش و بڵاو نەبینەوە لەگەڵ ئاڤانخان چوینە ناو ئەو خەتەی کە مەبەستمانە ینی باسی بێ ئامانجیمان کرد هەڵبەتە من زۆر ئەمە دووباراکەمەوە ئێمە ئەوە تا هەر چوارمان بە کوردی قساکەین میوانەکانمان بە کوردی و بینەرەکانمان بە کوردیە باسی هەر ئازار و نەهامەتیەکی کوردکەین لە هەر شوێنێکی کوردستان باسی خۆمانەکەین بەڵام ناشکرێت چاوپۆشی لە هەڵەکانمان بکەین چاوپۆشی لەو بابەتانە بکەین کە خۆزگە هەموو کورد لە ئەوروپا نەک هەمووی لە سا پەنجای کورد کۆچەر برکارە بوو لە سا پەنجای کورد ڕەوانشاد دکتۆر نەبەست بووە لە دەروی کوردستان بەڵام ئێمە باسی برینەکە بکەین باسی ئەوە بکەین کە ئەم کاریگەریانە چێ بۆی کە بینەرەکانمان جویان لێبێت لانی کەماوانی کە لە ئەوروپان جویان لێبێت بۆی کە ئیش بکەن لەسەر جوانکردنی وێنەی ئەم زمانی ئێمە شتێک ڕوون کەمەوە چونکە ئەو باسی بێ ئامانجی کەرەسەن هەر دروست جیاوازی کۆچبەر و پەنابەر لێرەدایە یعنی تۆ کە کۆچی ئاسایی دەکەی بەرنامەدادنی پلانت هێت لە ئێستا 3-4 ساڵ فکری لێ دەکەیەوە کە چی بکەی دەرز بخوێنی بچی بیزنس بکەی بچی ئەمە پێدەن مایگرنت یعنی زۆر جیاوازە بەڵام نەفسی پەنابەری پەنابەریش جدایە پەنابەری و کاتەیە کە تۆ کە
کە دەبێت ڕفیوجی دەنا ئەسالم سیکر ینی تاوەکو وەردەگیرێسە نفسی ئەسالم سیکینگ ئەوەیە کە تۆ هیچ بەرنمەیەک نییە لە پڕ ینی مەبەستم ئەوانەی کە جێنیۆ ینی کەیسی ئەسلیان هەیە تۆ لە پڕدا هێرشێک دەکرێت هێرە تۆ مەجبور دەبی هەڵی ئیتر بەرنامەوەشە دێر لەمانای نامێنێ ئەنی شتێکە کە ئەوەیە کە تر وڵاتانی ئوروپایی و ڕۆژاوایش هەر لەسەر ئەوە ینی زۆر جارە ئەسەن دەزانن کە ئەو کەیسانە ڕەنگە یەک لە سەدیش ڕاست نەبێ بەڵام بەپێی ئەو مێنتالیتەیەکە و زەینەتی کە بۆیان هەیە ئەوانیش ئاوا دەڕوانن تەمەشای و کەیسە ناکەن کە بزانن ئایا ئەو کەو کەسە ڕاست چەندە ڕاست دەکایە چەندە درۆ دەکات تەمەشای ئەو تەستیمۆنیی دەکەن کە دەیڵێ جا باس ئەو برادرش کە ڤیددیۆکەیمان ئێستاکانیان بجۆراگر شتێکی باس کرد بەداخەوە ئێستا هەر لەو تەستیمۆنی کالانەکانی بازیانی زۆر کە تەمەشاوە ناکەن کەسەکە ڕاست دەکەن تەمەشای ئەوە دەنکەن تە دەنووسی لەسەر کاغەز بۆ دەنووسی و ئافیسەرێکیش دەیخوێنێتەوە کە نەزەردا لەسەرەوە قبولی بێەوە قبولی دەکات نادیدار بەسەرەوە دەچێتە دادگا و لاولا ئێستا ئەو بەشەیەکە کێشەی لەسرە ئەم کەیسی درۆیانی کە جەناوت باسی دەکەی وای کردو کە نەتەنیا کارم بە ئەوەزم کردکە سومعی کورد پێمانێ بەوە پشکشتی کە هەیە فاکتۆری سیاسی شتە و زۆر زیاترەوە بەڵام تەنیان ئەو کەیسانەی کە بەو شێوەیە مافی ئەو کەسانش دەخۆن کە بەڕاستی پێویستیان هەیە من پێشوەکو برادرە کە دەرسی دکتۆرام دەخێن وەرجێر بووم وەرجێری محکەمە بووم زۆر ئەو کەیسانم لە نزیکەوە دیتووە کەیس بووە کوردیش نەبووە ئێرانی بۆ بۆێنە هیچ کێشەیەکی نەبووە بیزنسمنێکی زۆر گەورە بووە بە ینی تر لە بیلیۆن دلار و شت مەسەن کاری کردووە لە پڕدا کوتێتی دەڕۆم بۆ دەرێ هیچ بە پێش ئەو یاسایانەی ئەو وڵاتە نەیگرتوێتەوە کوێتی کەیسەکەم سیاسیە دەی ئەو کەسە بەڕاستی ئەگەر بە پێی درۆ و فاکری من نامێک کلمی وشەی درۆ و هەدەم ناڕاست و ڕاستە بەڕاستی نەدەبوو ببێتە پەنابەر زۆر کەسی شیاوی کە هەبوو کە لە مەترسیە من ڕووداوی نووسەرێکی گەورەی کوردی سەکەت بیر نەچێتەوە کە هاوڕێی خۆمانە لە وڵاتی ئەڵمانیا وتی وتم نووسەرم و هەڕەشەم فعلەن هەڕەشەی لەسەر بوو ئەوەی لەسەر بۆمانە وتی دادوەرەکە پێی وتم وتی تۆ بەڕاست نووسەری وتی یەک دنیا ناوی نووسەری هۆڵندیم پێوت لە وڵاتی هۆڵندا خۆمم پێناسان وتی ڕق قسەکەی جەنابتی کرد وتی وەڵی ئەوەنە لەم جۆرە کەیسانەمان بووە تۆ ڕاستێکەشی جاگەری کە بڕازی ئێزم دەی تاوی کەمە باسە چونکە زۆر گرنگشتێکی بەدادە باش ئێستا بەشێکی گە بڵین ئەو 15 لە سەدەی کە کەیسی ناڕاستدەن بوونەتە لە مافەوە بۆتە مافیا یعنی چۆن یعنی ئەگەر تۆ هەر ئەو کەسەی کە من ئەو ئەکسوای و زەیە کە باسم کرد پارێزەر داوای 40,000 دلار دەکرد کوتی تۆ 40,000ەکەم بدەیە ئەمن کەیسەکەت بۆ دروست دەکەم کە تۆ بێتە کەیسێکی جێنیوم بێتە کەیسێکی ڕاستی یعنی ئێستا بۆتە بیزنس ئێمە ناڵم من باسی ئەو 15 دەکەم کە تەسویرێکی وانیشاندنا ئەو 60-70 لە سەدەی کە وەکو پەنابەر دەبێ بناسر و مافقەوە کارممان ئەوە بەجێی خۆی ئێمەش باسی خەتەناتان دروست دەکات ئەو ناتەنووسی کە بڵین ئەمن دەڵم 15 لە سەدەوانەی کەوتەس ئەو وێنە ساز دەکەن چی دەکەن ئەوانە ئێستا بەڕاستی هەندێک گروپ جا لەوانەیە کە پێڵەن هیومن ترافیکینگ قاچاقچیەکان یا خۆی پارێزەرەکانی بەداخەوە وا دەکەن کەس بۆ خۆی دەزانێت کە و کابراە مەسەوە کەسە درۆ دەکات بەڵام چونکە لایەنی مادی تێدایە بووی و کەس بۆ مەورد بۆ کە 15 ساڵ ماوەتەوە بەخۆشتە نەزان هیچ ئێستا لە بریتانیا لە ئاڵمان لەوێ ینی سەر لێشەوە نازانان چی بکە چونکە چێ ناتوانێت بچێەوە مەحامێکی باش بگرێ کە بتوانێت ئەو کەیسەی بۆ بنووسێ ینی بە شێوەی بۆی بنووسێ کە چی بێ کە دەڵێن کە پلازبڵ بخۆ بی باوەڕی پێ بکەن یعنی تۆ دەیە قازی دادوەر تەمەشار ناکات تۆ چەندە پیاوی چاکی خراپی درۆ دەکات دەڵێت تۆ اعتماد دەکاتە سەر اعتماد دەکات سەر جا ئەمە کێشەکە چێ لێرەدا ئەم یاسایی کە بۆ مافی پەنابەری نووسراوە کە هەمووی دەگاتەوە سەر یاسای کۆنڤانسیۆنی ژنەڤ 1951 لەو دەمەوە هیچ ئاڵوگۆڕێکی جگە لە 1967 کە پرۆتۆکۆلێکی بەسەردا هات و هێندێک ئاڵوگۆڕ بێت تا لەو دەمەوەی دی نەکراوە ئەو دەم بەڕاستی ئەوەش چۆن هاتە پێشێک کە ئیتر نازیەکان هێرشیان دەکرد سەرجوولەکان و شەڕی جیهانی بوو خەڵکێکی زۆر ئاوارە بوون ئاوارەگی بە کۆمەڵیش بوو ئەو دەم وای لە هاتکە و یاسایان دروست کرد ئەو یاسایە ئاڵگۆڕی بەسەر ناتوە ینی کێشەکە بەشتێکی زۆریشی ئەو کەسانی کە دەست ڕاستە چکۆن دەبرا هەندێک بەڕێز بووی نووسیم خۆی ئەوروپا هەندێک جار ئیجبار دەکا کە درۆی لەگەڵا بکەیت ئەوە ئیزادەمە یەکشتی زۆر ئەوەی کە هێن ئەو وشتێکە ئەو ڕستێکی ئەوروپا وادار دەکاتەوەکەی بە خاطری چییە؟ بەخاطری ئەو یاسایە پێ دڵێن
پلەبەندی ئازار هایرارکی ئاف سافرینگ یانی چی دەکا وادی دەکا کە تۆ تەنیا هێندێک ئازاری مەسەن تۆ هێرشی سێدارە و ئێعدام و ئەوەت لەسەر بێت تۆ بڵێ مەجبوری برازدا هێک هەرەوە نووسەرێک کە ناوت باسی کرد ئەگەر قسەکەی خۆی هەر بەڕاستی بڵێ قبول ناکەن چی چونکە ئەوان باوەڕیان بە ئازاری دەرونی و ڕۆحی ئەوانە بە پێ و یاسایان نییە یعنی تۆ دەبێ وا بکەی کەیسەکە وەها بنووسی کە ئەوانە بگرێتەوە زۆر جار کەسێکی بەڕاستی لە مەترسیشدا بووە مەجبور بۆ درۆ بکا بە خاطرەوەی کە بە پێی ئەو یاسایە بێ جا لێرەدایە کە یاسا لەگەڵ بەستێن و ڕیالیتی کۆمەلگا یەک ناگرێتەوە دەسەکانی خۆش بە کاک سمکۆش قسەمان بۆ بکە لە سەرەتا ناسان میت یەکێکی لە هونەرمەندە دیارەکانی جیهان ڕەنگە لە کوردستانەوەکو پێویستە ناسرابی بەڵام ئەوەشە لە پاکێجی و بەرنامانەیە کە ئامان کرد کە خەڵکە سنجین و دیارەکانمان زۆر کەمە ناسرێن کاکسم کۆجان تۆ توێچین پێ بڵێ زۆربەی ڤیددیۆکانمان هەمووی بە سێڵفی و شت کراوە داوای لێبوردنەکەین بەڵامی تر گرنگەوەی پەیامەکە بگا فەرموو سپاس کاک دەروون سپاس بۆ بینەران بەڕای من سومعەی کۆمیونیتی کوردی لە ئەوروپا خراپ نییە مقارنەی بکەین بە کۆمیونیتی ڕووسی و ئەوروپای شەرقی لە ڕووی بازرگانیکردن بە مەوادی حەشیش و ژن و مناڵەوەم شتانەوە تەنها لەکەیەکە کۆمیونیتی کوردی لە ئەوروپایەتی ژن کوشتنە ژن کوشتن لەسەر شەرەف زۆر جا من لەگەڵ ڕەفیق و برادری ئەوروپیا دانیشن بە جددی پیان قورسە هەزمیکەن بۆچی لەسەر شەرەف ژن دەکوژرێ یاخود بۆچی بە کوشتن وەڵامی ئەو کێشانە ئەینەوە ئەو یەکێکە لە خاڵە نەگەتیڤەکانی کۆمیونیتی کوردی لە ئەوروپا طبعا من ساڵی 95 کە چوون بۆ ژاپۆن و دوای شاتم بۆ ئەوروپا ئەو کاتە ناوی کورد بەسرابوو بە تیرۆریزمەوە بەس لە دوای ڕاپەڕینی ڕۆژاوا و گەپەژە بەجددی ئەو شتەش کەمتر و کەمتر بۆتەوەسە لە ئەوروپا و ناوی کورد بەسراو نییە بە تیرۆریزمەوە هیوادارم کۆمیونیتی کوردی لە ئەوروپا بتوانین دیبێکی جوانی کەلتوری کوردی پیشان بدەین و کۆتایی بێنین بەو خاڵە نەگەتیڤانە و بتوانین باشتر تەمسیلی ڕاهەندی کوردی بکەین لە ئەوروپایە زۆر سپاس بۆ ئێوە شێوەکار سمکۆ ئەحمەد دەسەکانی خۆش بەس بە کورد بڵم ئێمەش ئەوە بڵین کە کاتێ بڵین کۆمیونیتی کورد بێ بڵین کوردی چووە کام گروپ کام مەسهەب و کام بۆچوونی سیاسی ئەوە یەک و کام وڵاتی ئەوروپاییش دەبێ بزانین کوێ ئایا ئەو کوردێک ئەو وێنایی کە بۆ وێنە مەسەن وڵاتێکی و فینلاند یا سوید یا نۆروەی دەیدا زۆر جیاواز لەگەڵەوەی کە مەسەن ئەڵمان بۆ وێنە یا نیوزیلند یا ئوسترالیا یا کەنەدا دەیدا هەرکە ینی زۆر وێنەکەش بە پێی کللتوری خودی وڵاتەکە خۆی کللتورەکان پێ ئەو وڵاتی کە دەچی زۆر جیاوازە ینی زۆر فڕەهەندەوە دەستخۆش چ بەڕێسێگەوێ قسە بکات با لە خزمەت یابین مایکەکە کوا تا مایکەکەی بۆ ئامادەکرێ ئاوان خان جان من نویستم ئاماژە بەوەش بم کە ئەو کەیسانە لە هەموو کاتێک طبعاً کەیسی وا هەیە کە ڕاست و دروستن ئەوە لاری لە ناکرێ و زۆر کەسێ پێویستی بێتی بەڵام ئەبێت جاش کرێتەوە دوو دۆخ هەبوو دوو پێوێت هەبوو با بڵێن کات هەبوو ئەو کاتێک کە خەڵک مەجبور بوو بڕوا وەکو دکتۆر ئاماژەی پێکە پێویستی پێ نەبوو کەیسێک دروستکە بەس ئێستا پێویستیان بۆی کەیسێک دروستکەن لە بەرەوەی لەوێ وەرناگیرن ئەگەر کەیسێکیان هەبێ ئەگەر کەیسێکیان نەبێ بۆ بوورە بەس ئەو کەیسانە بۆ نمونە سەرەکەی یەکێک بە سیاسی کەیسێکی سیاسی دروستەکە ئەڕاتە ئەوێ زۆر حاڵەت هەبووە کە هێشتا جنسی وەرنەگرتووە لەبەری بڕواشیان پێ نەکردووە بەڵام ئیتر ئیقامەی وەرگرتو ماوەتەوە لە شوێنەکە ئێستا ناتوانێت بگەڕێتەوە بۆ ئێرە لەبەری وتۆتی من ڕەشەی سیاسی من لەسەرە ئەمە حاڵەتێکی پشتێکی کورد ئێستاشە لە ڕێی ئیستەمبول و چوزانم ئێران و سووریاوە گەڕێنەوە لەبەر ئەو کێشەی سیاسیان بۆ خۆیان دروست کردووە پوینتێکی تر خاڵێکی ترەوەی کە دکتۆریش ئاماژەی پێیا کە مەسلەی ئەوەی کە لەوێ چۆن دەبینرێن بەپێی کللتورەکان ڕاستە جیاوازە بەڵام یەکجار ئەو وێنە خراپەش نییە بە خراپیش زۆر باسی نەکەین بەڵام ڕاستە ئەڵێن ئێستا دکتۆر باسی لە سا 15 و 20 کرد من ئەڵێم ئەگەر لە سایەکیش بێ با باسی بکەین یعنی ئەگەر لە سایەکیش بێ با باسی بکەین با چاچیکەین وانە یعنی بۆ ئێمە لە سا 15 و 20 خەلەلەکانمان بەکەم بزانین دەستخۆشی لە هەر کوردێکەکەین کە وێنەیەکی جوانی کوردستانی پیشانداوە ئەوەڵی بەرنمەکە باسی تەمەن و پیرشتمان کرد لەو ساگۆ داوای مایکەکەکەم کا جوسبوتیۆتە لەوێ یا هەمومان پیر بووین یا هەر من پیر بووین جان تۆ تێ چیمان بۆ بڵێ ئەف و ئاوان خان جان ببوورە فەرموو دەنگ هەیە بزانن قسە بکە بەڵێ زۆر سپاس کاک دەروون خۆشحاڵم کە بەشدارم لەگەڵ میوانە بەڕێزانە زۆر هەروەکو کوردێکی کە لە دەرەوەژ ماوەی 10 ساڵ پێم خۆش بوو بە کورتی
باسی ئەو 10 ساڵتان بۆ بکەم کە چۆن بەڕێم کردووە باش زۆر بە کورتی زۆر کورتە بێ من ئەوەندەی چوومەوێت ئەدەم احتیمام بە خوێندندا باش کۆمەڵە شەهادەی وردەم بەدەستهێنا لە بیرکاری لە زمانی ئینگلیزی و لە ئایتی و دواتر بەکالۆرس و ماستەرم هەیە لە هەندسەی معماری هەندازیاری تەلارسازی زۆر سپاس لە کاتی خوێندنەکەمە ئەمە هەروەکو جوابی پرسیارەکەتان کە کورد چی کردووە لەوێ من سەرۆکی کۆمەڵی کوردی خوێندکارانی زانکۆکەم بووم کە کۆمەڵە کوردمان هەبوو و لەو کاتەشدا بەشداری زۆری نەی فستیڤاڵەکان یا بۆنەکانمان کردووە دیارە سیمای کوردم پیشانداوە لە نەورۆزە لە یادی هەڵەبجەیە لەو بابەتانی ترەکە لە فستیڤاڵی جلوبەرێک بێ خواردن بێ و با بڵین کەلتوری کوردیم پیشانداوە لەوێ باش ئەو لە هەمان کاتا سکرتێری کۆمەڵی کوردی ئەو شارەی خۆم بووم لەگەڵ چەند بەڕێزێکی تر کە بەداخەوە ئیشەکان لەوێش زۆر بەباشی ناڕوە بە حکومی جیاوازی ئایدۆلۆژیای سیاسی و ئەو بابەتانە کە لەوێش ڕنگدانەوەی هەیە و لە ئێستادا ئەندامی دەستەی ڕاوێژکاری سەرۆکایەتی شارەوانی دەڤەرەکەی خۆمم لە ئەوروپا بەڵێجان باشە ببورن زیاتر شتەکان وەسفی خۆمە بەڵام باسی ئەوێمان کرد ئامانجەکە دوای وەسفەکەت خۆشحاڵم کە بەڕێزی ئەوێسا لە سۆدی بەڵام ئەتوێ چی بڵێ لەسەر دیاردەکەی ئێمە هەمانە باسی کەیسی ناڕاست و درۆتان کرد با بڵین لە ئەوروپا من پێم وایە پێویستە سەرەتا لە هۆکاری درۆکردنەکە بکۆڵینەوە یعنی منیش وەکو هەوڵاتیەک لەوێ حەزمە کرد وەکو کەسێکی قەتەری ئیماراتی یا هەژ وڵاتێشکە بە شانازیەوە پشمە ئەوێ شانازی بە کەلتوری خۆمەوە بکەم بە جلو بەرگمەوە بچوونە دەرەوە بەم شتانەوە بکەم بەڵام کۆمەڵێک شت ئێمە لە ئێرەوە ناچارکراوین کە لەوێ ئەو وەزع دروست بکەین ینی هەندێک کوردەیە من ئەو دەرفەتەم بۆ ڕەخساوە خوێندومە ئەو بابەتانی کەوتم کردومە بەڵام زۆر کوردی ترمان هەیە کە دێتە ئەوێش ینی لێرە ژیانی تێکچووە عایلەی بەجێ هێشتووە سەروەتە ئەگەر کە سەروەتیش نییە ئەوەی بەجێ چۆڵین نەماوە لەوێ بۆی ئەم شتانە پڕکاتەوە بۆ شایانە پڕکاتەوە مەجبورە جێگەی خۆی بکاتەوە لەو کۆمەڵگەیە جێکردنەوەش لەوێ مەجبورە کەیسێک دروست بکات کە وەگوتمان جوابێک وەرگێ ئیش بکات دیسانەوە ئەم تەویزی ئەم شتانی ئێرە بکاتەوە تاو هاوڕای هەتا ئەم شوێنە هاوڕین و دکتۆریش و هەمومان هاوڕای ئەو شتین کە لە پێنا گریمان ئەو ناڕاستی کە ئەوترێ لە پێنای مافی پەناهەندەیە کە تۆ ئیسیقرارێک وەرگری لە وڵاتە و بژیت بەڵام ئەی قۆناغی دوای ئەوە بۆ ڕەوەندی کورد یعنی ئاڤانخان باسی ئەوەی کرد بابەتەکار ئەوە نییە کەیسێکی درۆییاوە لەگەڵ ڕێزبە ناوێکی هەڵەی وتووە و لەگەڵ ڕێزبە بابەتەکە لە دوای ئەوە شەوە مەسەلەن بۆکو پێویست کورد ئەو لە سا 15 کە دووە چەنە کورد بە جوانی مامەڵە ناکا لەوێ وەنیە ڕاست ئەزانی مەسن تۆ سەیری زمان کە ینی من هەندێک برادر پێی وتموتی تۆ سەیری کە ینی وڵاتی چۆکۆ ئەفغانستان کەیتر وازەحە ئاستی ڕۆژ ئەڵێ ئەفغانیە کەیەتە دەرەوە ینی زۆر سریعترە لە فێربوونی زمانی ئەو وڵاتە وەک لە کوردە کوردەکە لەگەڵ یەکسەر باسی ئیشەکە یەکسەر باسی نازانم چی یعنی مەبەستم لەوەیە هەنگاوی دوای ئەوە بۆ نەمانتوانیەوە ئەو وێنە جوانی کوردستان ینی لە قسەکانی پێشترما ئەوتم ئەو کەسە کە لە ئێرە ئەڕوا کۆمەڵەشتی لە دەستداوە بۆ پڕکردنەوەی ئەمە ڕەنگە مەجای نەبێ و کۆم کەسانی کە ئەو 15 دەرفەتیان هەیە بۆ بخوێنن فێری زمان بێنی ناچارە بچێ ملی ئیشەکە بگرێنجا لە هەر شوێنێکە شتێک پیاکە ینی من لەگەڵ زۆر کەسی ئەوێ قسەم کردو وەکو ئەوەی کە لە کۆمەڵی کوردی لەوێ کارم کردو ینی زۆرینەی بەداخەوە ئەڵێ کوردستانە فرۆشم بە هەرچی بە دۆلارێک بە پاوەنێک بچی ینی ئەمەندە بێزار کراوە ئەوەندە پڕە هیچ چۆنڵی باشی نەماوە بە کوردستان تەنها ئەو بەشەکەمی کە با بڵین ئینتیمایەکی هەبێ من وەکو شخصی خۆم من شانازی بە کوردبوون ماوەکەم بەڵام کوردستانەوە نا بەداخەوە کەواڵێم ینی کوردبوونم شانازی ئەو شتانی کە کردومە وەکو کوردێک کردومە ئەگەر نا پێم وانی یعنی شتێک هەبێ وەگوتم شانایم کەمە ڕاکەم لە وڵاتەکەم کە کەسێکی کە ڕای کردووە ناچار کراوە شانازی چۆن بەمەوە بکە یعنی کە ناچار کراوە لەلایەن وڵاتەکە خۆیەوە دەستخۆش هەڵبەتە بڕای خۆتە بەڵام ئیتر کە بەس کوردی قساکەین هۆکاری کوردستانە من هەمیشە ئەمە یەکشت دووبارە بکەمەوە من بۆ خۆم کوڕی شەهیدم بەر لە میدیا و بەر لە هەر شتێک کوردستان تاپۆی هیچ حیزبێکی سیاسی نییە هیچ قایدێکی سیاسی نیە کوردستان خاچی هەر هەمومان چێ لە کوردستانە خزمەتەکە سیاسیە مامۆستای زانکۆیە هاوڵاتیەکی ئاساییە خوێنکارێکە کرێکارێکە ئەبێ هەمومان دەست یەکتری بگرین کوردستانی هەمومانە وێنەی حیزبی کوردی هاوڕاتم حیزبی کوردی وێنەیەکی جوانی پیشان ناوین حیزبی کوردی ئازاری یاوین بەڵام لە کۆتاییە
کوردستانی هەمومان بەتەکید وەکو خاکەکە من ئێستا خۆم شخصی هاتوومەتەوە لێرە دانیشەکەم بتوانم شتێک بکەم ئەگەر پێم بکرێ خزمەتێکی بچووک بکەم دەستەکانی خۆش بێ هەر جەنابەت هاتنی جەنابەت بۆ بەرنامەیەک و قسەکردن ئەمە نیەتی خێرە بۆی کە بتوانین بە هەمومان ئەم وڵاتە چاکەین دووبارەیەکەینەوە ئەم وڵاتە تاپۆی هیچ سیاسێکی گەندەڵ نییە ئەم وڵاتە کوردستانەوەی هەمومانە جان ئەگەر بۆم هەبێ بڵین تێبینیم هەبێ بڵێم لەسەر قسەی ئەو بەڕێزە حوهەش دەقەمان ماوە یەک ساعتە قساکەین ئەوەی ڕاستی بێ ئەو گەنجە ئەتوان بڵێم نوێنەری زۆربەی گەنجەکانە کەوتی من وام لێ هاتۆ بڵین هەستی نەتەوایەتی و نیشتیمان پەروەری لاواز بووە ئەتوان بڵێم تقریبا نەماوە لای هەندێک ئەمە تەبعاً شتێکی کاتیە مۆقەتە دڵنیام ئەوانە لە ناخۆوانین بەڵام ئەمە کاردانەوەیە لەسەر ئەو وەزعە بەڵام یەک شتمان بیر نەچێ ئەفغانستان وێران کرا لەلایەن حیزبەکان خۆیانەوە شەڕی ناوخۆوای لێ کرد زیاتر بەڵام هیچ ئەفغانیەک تا ئێستا نەمبیستۆ بڵێم ڕقم لە ئەفغانستانە من شانازی ناکەم بە ئەفغانستانەوە کە بڵێم کوردستان تا ینی ئێمە با بڵین لە زۆر لایەنەوە لەوان باشترین ناڵم ئێمەش ڕاستەکەم و کوڕیمان زۆرە ئێمە جەنگمان بی ئێمە میلەتێکی هەڕەشە لێکراوین زمانەکەمان هەڕەشە لێکراوە ناسنامەمان هەڕەشە لێکراوە بێگومان لێرە و لە دەریشەوە تۆ کە ئەچیتە ئەوێ ئەبینی تورکەکان هەموویڵێ شانازی بە تورکیاوەکەن عەلەمی تورکیا هەڵەگرن لەوێ من یعنی کە ئەچین ئێمە عەلەمی کوردستان هەڵەگرین یەکەم شت لایەن تورکەکانەوە لەوێ لەگەڵ ڕێزە مناڵم هەمویان محارەباکرین چونکە یەک شتیش هەیە لە وڵاتێکی وەکو ئەڵمانیا تورکەکان لۆبیان هەیە کۆمەڵی فشاریان هەیە ئەوان بەڕاستی با بڵین لۆبی تورکی زۆر تەسیری هەیە لەسەر سیاسەتی ئەڵمانیا بەرامبەر بە کورد ئەلێرا کوردیا ئەکرێتەوە بۆ نمونە هەچ سەرکەوتنێک کوردێکی باکوور با بڵین کوردی تورکیا بیکە یا کوردی کوردستانی عێراق بیکە سەرکەوتنێک بێ شتێک بێ لە مانشێتەکانە ئەنووسێ عێراقیەک ئەمەی کریا تورکیەک بەڵام کاتێک کە ژنێکە کوژرێت کاتێک کە دزیەک ئەکرێ کاتێک کە قەتڵێک ئەکرێ ئەنووسێ کوردێک ئەمەی کرد ئەمە بەڕاستی جا ئەوەش هەم ئیشی ئەو ڕەوەندە کوردیە کە جالیەکی بەهێز دروست کات بۆ ڕاستکردنەوەی ئەم تێڕوانینە قسەم بۆ بکە ئەوە نیە ئەمەیە قسە بکەین چکن 6 دقەمان ماویستە قسە بکەیت چونکە پرسیارێکێکە دوای ئەوە من بیستم بچینە پاڕینسەرەوە دوای ئەوەش کە بۆچی ئەو کەسانی کە بۆینە پلانیانە دوای ئەوە چی دەکەن هیچ ناکەن مەبەستم دەمێت لەسەرەوە کەمێک بۆستین لێرە کە تۆ کەسێک کەیتر مافی پەنابەری وەرگرت لە وڵاتێکی ئەوانەی کەیترە وڵاتانی کە بۆیان دەڕۆن بووێنە وڵاتە ئەوروپایەکان ئتر لێرە جیاوازی نامێنێتەوە تۆ دەبێتە کۆچبەرێکی یاسایی دەگەرێتەوە سەر خۆی کە چۆن پلاندا دەڕێژ لێرەوەدی بەهانە و پلان نییە ینی تۆ وڵاتە چەند ساڵ یارمەتی دەن کە تۆ لەو پرۆسەی ترانزیشنە و قۆناغە تێپەڕەنی ببێەوە کۆچبەرێکی یاسایی کە بتوانانی بێەوە نێو کۆمەلگا جا ئەو کۆمەلگا لە بواری کۆزدا ئەو کەسانە سێ چوار شتیان بەسەردیە یا دەتوێنەوە لە کۆمەلگای ئەوروپایدا کە پێڵن ئەسیمیلیشن دەبنێتتر هەموو شتێکی خۆیان لەبیر دەچێتەوە یا مارجنەلایز دەبنێتی ناتوانن تێکەڵ کۆمەلگای ئێوە بن هەموو ڕۆژێ لەگەڵ کوردەکان و لەگەڵ فارسەکان و عەرەبەکان دەکەن و دوای 10 ساڵ مەسەن زمانێکی ئەوروپای فێر نابن من هاوڕێی خۆم هەیە هونەرمەندە ینی 23 ساڵە لە وڵاتێکی ئەوروپیە تا ئێستا زمانی وڵاتە فێر نەبووە بەڵام قۆناغێک کە دەڵێت نە 6 بسووتێنەکەوا بکەوەی کە ئینتێگرە دەبن یعنی چی دەکەن ئینتێگریشنەوەیە کە تۆ کۆمەلگای کەلتوری ئەوێ دەگری بەڵام لە عینی حاڵدا کەلتوری ئاگال لە خۆشتا دو ڤیدۆرەگرم و ئینجای مەلای تۆ ڤیدۆ ینی هەرەوە نەفریاکەوتین ڤیددیۆیکی تر خانمێکی بەڕێز بۆی نردوم بۆیە مەبەستم بوو خانمانی دەریشەوە ڕایان وەرگین پێما بێنایی بەناسخان بوو فەرموو بە گوێ لەو ڤیددیۆش بگری ئەم کاتە باش کات دەربوون زۆر سپاس دەکەم کە بواردەم لە بەرنامەکە بەشدارم تەنها بە 3 خاڵ بابەتێکی سەرنجڕاکێش و هەستیار و ڕژاندووە بەڵام بەداخەوە بۆ چەند کەسانێک کە قسەی ناشرینیان بە بەڕێزت وتووە بە کۆمنتی ناشرین بەرامبەر بە جەنابەت ئاراستە کراوە بە هەر حاڵ نامەوێت کات بکوژم کاک دەڕۆن هەر یەکێ لە ئێمەی کورد کە دێینە هەر جێگایەکی ئەم دنیاە بێت خۆمان بە درۆ ناونوزەکەین ئەمە خاڵی یەکەم چۆنیش بۆ نمونە ناوە گۆڕێ کەیسەکەی ساڵی لەدایک بوون هەتا دوای خاڵی دووهەم کاک دەروون لە ساهشتای پیاوی کورد لە ئەوروپا خەریکی قومارە
ئێستا لەوانێ زۆری بینەران بڵێن ئەم ژنە چۆن ئەم ڕێژەی دەستنیشان کردووە. لە ساڵی 2019 سەرژمێریاری کراوە لەلایەن کەسێکی نزیکی خۆمەوانە لە بینی قمارخانەکانی هۆڵندا، ئەڵمانیا، بەلجیکا، فەڕەنسا کە سەرژمێری کراوە زۆرینەی کوردە کە ڕۆکاتە قمارخانەکانی ئەوروپا لە ساهشتای لە ساڵبیستەکەی خەولاوانە زائید شتی تریش. ئەمە دووەم. سێهەمیان کاک دەرۆن پۆستێکیان بۆ ناردم برادەرێکی خۆم وتی ئەتوانی ئەمەم بۆ بکەی بە کوردی سەرم هێناو سەرم برد لە پۆستەکە تێنەگەشتم نم ئەزانی کەیسی ئەم هاوڕێم چییە. دوایی پرسیارم لێ کرد وتم تۆ چۆن خۆت تەسلیم کردووە بە چی کەیسێک؟ وتی من بە شێت مع العلم شێتیش نییە. کەواتە ئەمانە هەمووی کۆکەرەوانە کوردانی ئەوروپا لێرە خەریکی چین لە درۆ دەلەسە زیاتر خەریکی هیچی تر نین. دەسەکانە ڕێزم قبولکەن کاتێکی خۆش. دەسەکانە خۆش زۆر سپاس. پێویستی بەڕوونکردنەوەیکی باش بەس ڕێک سێ دەقەمان ماوە ئیترێکی یەک دەقەتان هەیە دوکتۆر بۆ ئاخیر تۆ باش ئاڤەنجان دوا قسەم بۆ ویستم بگورە لە ئاخیر ئیترە بین بە هاوڕێ بۆ بەتەکیید لەبەرەوەی کەمی کات ویستم باسی ئەوە بکەم دکتۆر پێشم کەوت هەنگاوی دوای تەقدیمکردنی کەیسەکە ئەوەیە کە چۆن تێکەڵاوی کللتورەکە بن کە ئەوەش پەیوەندی بەوە هەیە یەک ئەبەستێتەوە لەگەڵەوەی کە چۆن کورد شان دێرە لەوێ چۆن دەبینرن. ئەو چەمکێک هەیە بەناوی شۆکی کللتوری پێڵن کۆلچر شۆک کە لە کللتورێکی جیاوازەوە چیتە کللتورێکی ترەوە لە پڕێکە ئەم بەرکەوتنە ئەبێت دوو کللتوری زۆر جیاوازە کە زۆر شتی جیاوازە ئیتر بمانەوە نەمانەوێت ئەو ڕاستەکەیە کە ئەو کللتورە جیاوازانە تێکەڵە بێ بیر لەوا کاتەوە کەسەکە یاخود ئایلەکە کاملانی وەرگێ و کاملانی وەرنەگرێت چۆن تێکەڵاوی بێت لەگەڵ ئەوروپیەکانە هەڵسوکەوت ئەبێ بکات ڕۆژانی ئاسایی بەرەبەرەوە یاخود کللتورە کوردیەکەی هەر لەگەڵ خۆیان بەرێت بۆی مناڵەکانیشی بەو پەروەردەیە هەرگەورە بن بۆ باز لە کوردایەتێکی خۆی نەهێنێت با بڵێن. لێرە بۆ نمونە ئایلە هەبووە باوکەکە یا دایکەکە هەر کامێکیان بە سێران کردو کچەکەیان گەورە بوویتە لە تەمەنێکا ویسەتی وەکو ئەوروپیەکان هەڵسەودانیشە و ڕەفێقی ئەوروپی هەبووە ڕۆشتۆتە دەرەوە بۆ شوێ قوبولیان نەکردەوە گرتویانەتەوە بە لای خۆیان دوایی لە شتێکی ترا بە ویستیانە پەروەردەکەی ئەوروپا وەرگێت بەڵام کللتورەکە قوبولیان نەبووە. ئەم بەرکەوتنە کە دروستە بێ بێتە هۆی ئەوەی کە کوردیش بە شێوەیەکی تر پیشانبیرە کاریگەری لەسەر وێنەکە بێت لەو شپرزەیەی هاوڕاتم ینی خێزان هەیە 20 ساڵە لە ئەوروپا هەرە ئەو شپرزەیی تایە نازانێ حەزەکە کوڕەکانی وەکو کللتوری ئەوروپی تەسەڕوفکە با لە بنی هەمانەکە بین بەس کچەکانی نا بەس ژنەکەی نا حەزەکە وە تا دوایی یەک خولک ئێستا پێمان نەبرن ینی بەدەست خۆمان من ویستم بێمە سەر ئەو ینی چۆنەڵی ئەها کورتەکەی لە ئەخیرا ئەگە بۆم هەبێ کورتیکەمەوە ئێمە کە باسی ئیمەیجی یا وێنای کوورد دەکەین لە ئەوروپا کێشەکە لەوان نییە کەیسەکە ئەڵێ چی بۆ نمونە ئەڵێ من هاڕەگەز خوازم یاخود شێتم یاخود دینەکەم گۆڕیوە هەر ئەمە کێشە نییە لێرە بەڵام خودی درۆکە کێشەیە چکە بەنسبەت کۆمەڵگەی ڕۆژئاواییەوە ئەوانەی کە لێرە عیبە و شەرمە لەوێ عیب و شەرم نییە لەوێ ئاساییە ئەمە ئازادی ئەو کەسەیە بەڵام خودی درۆکە ناخۆشە ئێمە هەرو کێشەیەمان نییە کاک دەروون ئێمە کێشەی ترمان هەیە ژن کوشتن کە ئەو بە ڕێزش ئاماژەی پێکرد کە بەداخەوە لە هەندێکمان شێتان بینیمە لە بڵێن ڕۆژنامەکانە دەنووسرێ کورد ژن کوش ینی ئەمە زۆر ئەمە ئیمێجی ئێمە تێگەیە ئەگەر گەنجێک بچێتە ئەوێ نەزانێ بڵێکی کەیسێک دروست کات و بیهۆنێتەوە بەس بەشک و بتوانێت وەکو ئەو بە ڕێزەوتی باڵین قامێکی پێوەگری و بتوانێت ژیانێک دروستکە لەوێ ئەمە کێشێکی گەورە نییە بەڵام ژن کوشتن کێشەیە ئیشی ڕەش یعنی چی ینی تۆ خۆت لە زەریبە بدزیتەوە ئەمە عیب و شوورەیە لەوێ بۆ ئێمە و ئەو ئیمێجەی بەداخەوە کە لە ناوخۆی کوردستانەوە دەدرێ بە ئەوروپا گەندەڵی با بڵین سەرکوتکردن داپڵۆسین ئەمانە هەمووی کەیسن هەمووی ئەچنە ئەوێ ینی بابەتی وێنەکە لە هەردوو جوگرافیاکە و ئەم حکوومەتی ئێمە بەداخەوە کە ئەڵێن بە هەموو حیزبەکانەوە بە هەمومان ئێمەوە کە من خۆشم بە بەرپرسیارە زانم بەرامبەر بەمە نەمانتوانیوە لەبەر سەرقاڵیمان بە گەندەڵی
بە کێشەکانمان لەگەڵ بەغدایە بە کێشەی نەوتمان بە نەبوونی موچە بە زۆر شتی تر با بڵین ڕاستی ئێمە هەڕەشەی وڵاتانی دەرەوەشمان لەسەر هەڕەشی تورکیامان لەسەر ئەوەتە هەڕەشی داعشمان لەسەر بۆ هاتن ناو مەخمور ئەفو نەمانتوانیوە تەرکیز بکەینە سەر کۆمیونیتی کوردی لە دەرەوە ئیشمان لەسەر نەکردو هەمی پەرش و بڵاوە چەنەهامان هەیە وەکو کۆچەر بیکار چەنەها خەڵکی وا بەڕێ دوا زیرەکمان لێت بەڵام نەمانتوانێت سوودیان لێوە دەسەکانە خۆش دوا قسم بۆ یەک دقایە کونی یەکش لەسەرەوە بڵاو ئەو هیچ دەتایەکمان لەسەر ڕێژەی کوردەکان لە ئەوروپانیا یانی من بخۆم دو سێ ساڵ گەڕام کە لە پێشتێکەکەمدا بزانم لەسەر لە ساڵ نازانەوە شتای چۆ پێداکەوە یەک مەسەلا دوو ئەو تەسوورەی کە لە دەرێ بۆێنە دەدرێت لە سەرلەن بۆێنە فەرمووی کە کورد ژن کوژە بەشێکی کە ڕاستێکی هیچ بەڵام بەشێکی لایەن ڕیسیستە ئەوروپایەکانەوە ئەو شتە دەدرێت بەشێکشی لایەن ئەو تورک و فارس و عەرەبانەیە کە دیسکۆرسی میدیاییان لە ئەوروپاش هەر لە هێژمۆنی خۆیاندایە ئەو تەسوورە سازەکەم بۆیە ئەگەر کەسێکی شارەزای کوردی ڕۆژهەڵات مثلەن چاری وایە کوردێک شتێکی باش ئێرانیە بەڵام گەژم کوژە لە کوردە ئەوەش جێگنەکە نکتەیەکی کە ئاخر وەکو آخر قسەم بڵم کۆچ لە هەموو شوێنێکی ئەسەن لێکەوتێ جیهانی بوونا ئەگە کەسێکیش بۆێنە 4-5 کەس لە وڵاتێکەوە بڕۆن پەنابەری سیاسی وڵاتێکی کەوەرگرن بۆ مایانێک کە وڵاتە حت هەمووی خراپە بۆێنە لە من لە نیوزلند چەند کەسی ئەمریکایی دەناسم دۆستی خۆم بوون هاتوون مەسەن داوای پەنابەری سیاسیان لە نیوزلند کردووە بەڵام کە کۆچی ئاوا بوو بە دیاردا بە کەلەکتیڤ بوو ئەوەیەتی کێشەیە ئەوە دەبێتە زەنگێکی خەتەر بۆ دەسەڵاتداران لێرەدایە کە دەبێت چی بکەم بڵێن کێشەکە لە وڵاتی سەرەکیەوەیە کۆچ ئاوێنەی باڵانۆنی ئەو ئەگە بێتە دیاردەیەکی گشتی ئاوێنەی باڵانۆنی کێشەکان و قەیرانەکان لە وڵاتی سەرەکی کە دەبێت لێرە چارەسەری کە گەمانەوە تەسویرە بگۆڕین و کورد جوان نیشان دەسەکانە خۆش دەسەکانە خۆش ببورە کات نەماوە بزانام چەند دقەیەکیش لامان ناوە خوا بکە لە مۆنتاژاشتی ئەوە بێ لە کۆتاییە دووباری ئەوەکەمەوە دیاردەی کۆش دیاردەیەکی وەکو دکتۆر و بەڕێزان وتیان دیاردەیەکی جیهانیە بە چەندەها جۆر و چەندەها بەرنامەتوانی قسەی لەسەر بکەین باسکردنی ئەم بابەتە و ئەم دیاردەیە لەم بەرنمەیە بۆ مانایانی ئێمە بابەتە دیوەکانی تری کۆچمان وەلا نابێت وەکو خۆم ئاماژم پێە هۆکاری کۆچکردنیش بەرنمەیەکی تری و بەرنمەیەکی تریشی لەسەرەکەین من ئەڵێم بە کوردانی با بڵین تاراوگە ئەڵێم بە پەناهەندەکانی کورد دەڵێم لە دەرەوە بۆ کوردانی کە چەندین ساڵ و خاوەنی ڕەگەزنامەی وڵاتەشن نیگەران نەبن ئەگەر ئەو لە سا 15-20 بێ کە کورد دوێنێکی ناشتینی زمانی ئەمی پیشان نابێت لە دەرەوە ئێمە هەوڵین بەم بەرنامانە ئەوەش باشکەین چکە لە کۆتاییە ئەو درۆیانی کە ئێمە ئەیکەین ئەو ناڕاستیانی کە ئێمە لە دەرەوەی وڵاتێکین کە لەلایەن حکوومەتی ئەو وڵاتەوە ڕاستە و خۆ پێمان ناڵێن ناڕاستن ئەزانن ناڕاستن بەڵام کات بۆ ناکوژن لە تەلەفۆنەکەشە باسیەوەمان کرد ئەگەر بە تۆ بڵێن ناڕاستی ئەبێ مەحامیە بگرن تا بۆیان پسەلمێن لەبەرەوە هەموو ناڕاستیەکی ئێمە بۆ معنایانی ئێمە ئەوانمان هەڵخەڵەتان بێ بەڵام ئەوان چاوپۆشی لە ناڕاستیەکانی ئێماکەنی وادارم شتێکمان کرد بێ کاتێکی خۆش سپاس بێ